ڕۆژی جلی کوردی وەک بۆنەیەکی نەتەوەی و گرنگ لە هەرێمی کوردستان یادەکەی بەرز ڕادەگیرێت. لە شاری هەولێر لە سەرجەم قوتابخانە و زانکۆ و پەیمانگاکان و فەرمانگە و دام و دەستگا حکومیەکان ڕێوڕەسمی بەرز ڕاگرتنی ڕۆژی جلی کوردی بەڕێوەبرا. مامۆستایان و هاوڵاتیان لەم ڕۆژەدا پۆشاکی کولتوری و نەتەوەیی دەپۆشن و بە گرنگیەوە لێی دەڕوانن. بێگومان ئەمڕۆ یەکێکە لەو بۆنانەی کە بە بۆنەکانی نەورۆز دادەنرێت کە ڕۆژی جلی نەتەوەییە. ئێمە وەکو گەلی کورد کللتوری خۆمان هەیە. جل بەڕێی من وەکو ناسنامەی نەتەوەییە کە تۆ جلت لەبەر جلێکی کوردیت لەبەر بێ، یعنی پێویست ناکەن ناسنامەی خۆت بشاندێ ئیترە و کەسە یەکسەر دەزانێت کە کوردی. ئەمە شتێکی زۆر جوانە بە تایبەتی لە قوتابخانەکان بۆ ئەوی لە بیر و هزری قوتابیاندا بچەسپێت بۆ ئەوەی نیشتیمانی خۆیان خۆش بێ، خاکی خۆیان خۆش بێ. ئەمڕۆ ڕۆژی جلچی کوردیە. جلچی کوردیش ئەمە کوردین نەتەوەچی کوردین دەبی بەرجیشمان کوردی بی، جلچی کوردی بی. ئەمە لە باو باپیرەمان لۆمان مایتەوە بە بەرجی کوردی دەبی ئەمە ئەولادەکەمان فێرکەین، دارەکەمان فێرکەین کە بەرجی کوردی نەتەوەی کووردە، دەبی هە بەرجی کوردی لەبەرکەین. و لە دام و دەستگاکانیش فەرمی نییە بە فەرمی وەڵای بەرجی کوردیە، بەس ئەمە کوردین نەتەوەچی کوردین. قوتابیان و کەسوکاریشیان هاوشێوەی مامۆستایان بە جلی کوردیەوە دەردەکەون، وەک خۆشیان دەیڵێن ئەمڕۆ ڕۆژێکی خۆشە و خوازیارن بەردەوام جلی کوردی بپۆشن. پیرۆزبایم هەیە بۆ قوتابخانەکەم و بۆ مدیرەکەم و بۆ مامۆستاکەم هاوڕێکانم و دایک و بابشم خۆشم دەوێن و دەمەوێت هەردەم لەلایەن بووم و هاوڕەکانشم هەردەم خۆشم دەوێت. حەز دەکەم لە گەریان جانە بمەوە شتانە. تەنیا دوو هاوڕێم لەبەریان کردووە، یەکەچیان ناوی محەممەدە کە حەز دەکەم هەردەم لە گەیری بم. یادی جلکی کوردیە ئیجا حەزم بە جلکی کوردی لەبەرکەم، لەبەرەوە زۆر جلکی کوردی زۆر خۆشە لەبەر راپەڕین وانە ئازاکردنی کورد. جلکی کوردی وەکو جلکی مەکتەبیش وایە، من هەموو ڕۆژە لە ماڵۆژ دەیکەم جلکی کوردی، چکە جلکی کوردی وەکو زۆر دانی خۆشە، هەستێکی خۆش پێدەدا. ئەمڕۆ خۆشترین ڕۆژەوە جلی کوردی زۆر خۆشە، دایک و باوکشم لە ماڵەوە جلی کوردیە لەبەر کردووە و حەزم لێ هەموو ڕۆژە جلی کوردی لەبەرمان ببێت. مامۆستاکانیشمان جلی کوردیان لەبەر کردووە. هەستێکی زۆر خۆشمان هەیە و حەزمان لێ بێکەوە بڕێین بۆ سەفرە و سەیران. بەراورد بە ڕابردوو ئینتیمای چین و توێژەکانی کوردستان بۆ خاک و نەتەوە تا نزمترین ئاز دابەزیوە. هۆکاری ئەمەش بە بڕوای چاودێران، نادادگەری و حکومڕانی خراپ و ئەو ستەمە بەردەوامەیە کە دەسەڵاتی سیاسی لە هاوڵاتیانی کوردی دەیکات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.